سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە لە ناو ئەم باخ و دارستانە جوانەیە. ئەزان لەکوێم؟ لە گوندێکی جوانی کوردستانم. مناڵەکان خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی بەرنامەیەکی جوانیان لەگەڵا بکەین. بەڵام پێتان ناڵێم گوندەکە کوێیە با مناڵانی ئازیز پێتان بڵێن. چاوەڕێمان بن بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی جوان. فەرموون! سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ بەڵێ ئەی یاخوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزان بۆچی؟ بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارێ ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و لەم باخە جوانەیە چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ شارستێنە گوندی شارستێنە. سەر بە ناحی کوێیە؟ چوارتە ئافرین. ئەی قەزای چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی هەر بشین یەک چەمرەقای بۆ خۆتان لێبەن. مناڵەکانی هاوڕێم هاوکارانمان راپۆرتێکیان ئامادە کردووە لەسەر گوندە جوانەکەی ئێوە. با جارێ بچین سەیری ئەو راپۆرتە بکەین و دواتر ئەگەڕێینەوە وڵاتان. فەرموون! سڵاوتان لێبێ بناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ دڵخۆشم ئەمڕۆژ لەگەڵ هاوڕێیانمان گەشتێکەکەین بەرەو گوندێکی تری کوردستان. ئەزانن ئەو گوندە کوێیە؟ سەردانی ئەمڕۆمان بۆ گوندی شارستێنەیە. گەشتەکەی ئەمڕۆمان مەودای کورتە. نزیک شاری سلێمانیە و ناوی گوندی شارستێنەیە. گوندی شارستێنە سەر بە قەزای چوارتایە و دووریەکەی نزیکەی 19 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. بەپێی گێڕانەوەی بەسەرهاتەکانی منداڵەکانی هاوڕێمان ئەم گوندە مێژوویەکی زۆر کۆنی هەیە لەم ناوچەیە. بەهۆی نزیکی لە شاری سلێمانیەوە و نزیکیشی لە شەقامی گشتیەوە هەتا ئێستا ئەو گوندە جوانە ئاوەدان و ژیان تیایدا بەردەوامە. ژمارەیەکی زۆر ماڵیشی تێدایە. جگەل لەوەش بەهۆی نزیکی لە شاری سلێمانیەوە و دەوروبەری گوند کراوە بە باخ و ماڵی نیشتەجێبوون و ئەمە ژوای کردووە ئەو گوندە گەورەتر و فراوانتر بێت. خۆشبەختانە لەم گوندە جوانەدا قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵان دەتوانن لە گوندەکەی خۆیان بخوێن و درێژە بە خوێندن بدەن. خەڵکی ئەم گوندە جوانەش وەکو سەرجەم گوندەکانی تری کوردستان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ڕۆژانە سەرقاڵی کاری کشت و کاڵی و ئاژەڵدارین. با زیاتر باز نەکەین لەسەر ئەم گوندە چونکە هاوڕێیانمان چاوەڕوانمانن. با ئەوەی ماوەتەوە ئەوان بۆمان باس بکەن لە زمانی مناڵەکانەوە گوێمان لێبێت. کەواتە فەرموون! هەر بشین یەک چەپڵی قایم بووە و کارانمان بۆ ئامادەکردنی راپۆرتەکە. مناڵەکانی هاوڕێم ئێوە حەسان لە چیر و خوێندنەوەیە؟ بەڵێ زۆر باشە. ئەمڕۆ کۆمەڵێک هاوڕێمان لەگەڵا لە ڕێکخراوی نماخانیەوە بۆ پەرەپێدانی پەروەردە و ژینگەل لەگەڵمانان. چیرۆکێکیان نووسیوە کەناڵی ئاسمانی کورساتیش کردوێتی بە فیلم کارتۆن. چیرۆکەکە باسی مناڵێکەکە ناوی زارایە. زارا تا ئێستا نەچووە بۆ دێنی بۆ ماڵی باپیری. ماڵی باپیر و نەنکی لەکوێیە؟ لە گوندەژی. زارا ڕۆژێک زۆر ئەپارڕێتەوە لە باوکی بۆ ئەوەی بچن بۆ سەردانی ماڵی داپیری. باوکیشی قایی لەبێ و زارا لەگەڵ خۆیان با بۆ گوندەکە کە زارا ئەبینە گوندەکە زۆر خۆش و دڵگیرە. ئەو ڕۆژە
لە گوندەکە بەسەرەبە داپیری خواردنێکی زۆر خۆشیان بۆ ئاماداکە شەویش لە باوەشی داپیری ئاخەوێ و داپیرەشی چیرۆکێکی زۆر خۆشی بۆ گێڕێتەوە بۆ بەیانی کە ڕۆژە بێتەوە لەگەڵ داپیرەیە ئەچێ بۆ سەردانی باخ و باخاتەکان بۆ لێکردنەوەی میوە و بەرهەمە خۆماڵیەکان کە لە گوندەکەیانە بە ڕەنجی شانی خۆیان دروستیان کردووە دواتر ئێوارە ئەگەڕێنەوە ماڵەوە و بۆ بەیانەکەی زارا ئەچێتەوە بۆ شار و ئەچێتەوە بۆ قوتابخانەکەی خۆیان دواتر زارا کاچێتەوە بۆ قوتابخانە ئەمە بۆ هاوڕێکانی باسەکە باسی ژیانی گوندیان بۆکە کە چەند دڵگیر و خۆشە من هەموو چیرۆکەکەتان بۆ باس ناکەم بۆ ئەوەی خۆتان بیخوێندنەوە ئێستا هاوڕێکانمان ئەو چیرۆکەتان بەسەرادا بەشەکە بەو هیوایم کە ئێوەش بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە فەرموو هاوڕێکانم چیرۆکەکانتاندا بەش بکەن بشی دەستا خۆش بێ مناڵەکان ئەوە چیرۆکەکەتان لەبەردەسە ئینجا کە ئێوە خوێنتانەوە ئەو مناڵانەی هاوڕێشتان ئەگەر چیرۆکەکەیان بەدەست نەگەیشت بوو دوای خۆتان بیەن بەو هاوڕێیانە بۆ ئەوەی ئەوانیش بیخوێنەوە سوودی لێت بینن باشە؟ ئێستا حەزەکەن بێ مەلاتان و هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە زۆر چاکە ئادی بچمە لای کێ مەیلی چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باش ئەیە خوار باشبی مەیلی گیان لە پۆلی چەندی؟ 4 لە پۆلی 4 ئافرین مەیلی بەڵێ لەسا پشویاوینە وایە بەڵێ بۆ خۆمان لە ماڵەوەین کاتی خۆشە بێ بەسەر بەرین لەگەڵ هاوڕێکانمانە لەگەڵ خێزانەکانمانە وایە بەڵێ ئادی تۆ چیەکەی لەم پشوی هاوینەیە لە ماڵەوە یاری بووکەکەم و بخۆم ئەی یارمەتی دایک و خوشک و براکانەی لە کاری ناو ماڵە بەڵێ ئافرین ئادی پێم بڵێ ئەگەر نانمان خوارد پێویستە ئێمە یەکسەر بینە دواوە یان نەبێ هاوکاری خێزانەکەمان بکەین لە کۆکردنەوەی سفرە و خوانەکەیە بێ یارمەتی ئەبێ یارمەتیان بین وایە ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ مەیلی گیان مایکەکە بەبە شلکی هاوڕێ و شلێک بەڵێ شلێک چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ئەی گیان شلک میوەیەکی زۆر خۆشە وایە وایە شلک تۆ میوا خۆی بەڵێ میوە سوودی هەیە بۆ ئێمەی مناڵانیان زیانی هەیە بەڵێ سوودی سوودی هەیە هەیە بەڵێ ئافرین شلک باشە ئێمە کە میوا خۆین ئەبێ پێش ئەوە چی لێ بکەین ئەبێ یەکسەر بیخۆین نا ئەبێ بیشێتەوە ئەبێ بیشوێتەوە بۆچی چونکە چونکە پیسە وایە وایە لەوانەیە خۆڵ و تەپوتۆزی پێوە بێ لەوانەیە دەرمانی پێوە بێ بۆیە پێش ئەوەی ئێمە میوەکان بخۆین ئەبێ جوان جوان بیشوێنەوە وایە وایە ئەجا هەنێ میوەشەیە توێکڵی پێوەیە ئێمە بێ بە توێکڵەوە بیخۆین نا ناخێرە بێ ئەبێ- توێکڵەکەی جوان لێ بکەینەوە وایە وایە شلێک بەڵێ لە گوندەکەی ئێوە داری بەرداری زۆر لێیە بەڵێ چ دارێکی زۆر لێیە کە میوەی سێو. پێوە بێ ئادی ئەو دارە بەردارانە بۆ ببژێرە سێو قۆخ ئەی ترێ تو ئەی ترێ ترێ ترێشتان هەیە بەڵێ تو خۆ حەزت لە چ میوەیەکە زۆر شلک شلێک هەر وەکو ناوەکەی خۆی ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ شلێکیان هێلینا مایکەکە بەبێ هێلینا هێلینا بەڵێ چۆنی باشم باشی هێلینا لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئەی ئافرین هێلینا بەڵێ گوندەکەتان قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند نۆ تا پۆلی نۆ ئەی ئەگەر دەرچن بۆ 10 و 11 و 12 ئەچن لەکوێ خوێنن سیتەک لە سیتەک باشە ئێمە ئەگەر قوتابخانە گوندەکەمان قوتابخانەی تیان نەبێ ئەبێ واز بێنین بڵین ئەو ئیتر ئێمە ناخوێنین لەبەرەوەی گوندەکەمان قوتابخانەی تیانە نەخێر بۆچی سوودی قوتابخانە چییە فێری خوێندن و زانیاریە بین فێری خوێندن و زانست و زانیاریە بین ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ لێ ناکات
مایکەکە بە ئەرینای هاوڕێ و ئەرینا چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشە ئەی یاخوا و کاتێ باشبی ئەرینا تۆ لە پۆلی چەندی حوت حەوت ئەی ئافرین ئەرینا ئێسا وەرزی هاوینە وایە بەڵێ خەڵکی گوندەکەتان کاری کشت و کاڵەکەن وایە بەڵێ ئێرە کشت و کاڵ زیاتر چیەکەن گەنم گەنم بەتەنیا گەن بەکەن باشە خەڵکی گوندەکان ئەبێ کاری کشت و کاڵ بکەن یان ئەبێ نەیکەن ئەبێ بیکەن بۆچی سوودی چییە کشت و کاڵ لەبەر ئەوەی بەرهەمی خۆراکیمان دەسەکەوێ وایە ئەگەر خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ نەکەن خەڵکی شارەکانیش هیچ شتێک نابێ بیخۆن وایە بەڵێ باشە پێم بڵێ کاتێک خێزانەکە و کاری کشت و کاڵەکەن تواو کاریانەکەی بەڵێ ئاو و خواردن و شتیان بۆ بەی بۆ سەر زەویەکان بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵێ قای بۆری ناکات ساکۆ بەڵێ ساکۆ گیان چۆنی بەڵا باس دەنگ و باسە چۆنە ئەی بم ئەی یاخوام و کاتێ باشبی ساکۆ تۆ لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین ساکۆ بەڵێ ئادی باوڕێکاتان من وت ئێسا وەرزی پشووە و بۆ خۆتان لە ماڵەوەن وایە بەڵێ ئادی ئەی تۆ لەگەڵ هاوڕێکاتە لە ڕۆژانە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن دوو گۆڵی دوو گۆڵی لەکوێ دوو گۆڵیەکەن شوێتانەیە بەڵێ لەکوێیە لە ماڵەوە لە حوشەکەتانە بەڵێ باشە ئێمەی مناڵان ئەبێ لەسەر شەقامەکە یاری بکەین و دوو گۆڵی بکەین ناخێر بۆچی لەبەر و سادە لێمانە ئافری ساری لێ ڕەنگە تووشی ڕووداوێکی نەخوازراو بیت باشە ئەی ئەبێ کاتێک کە گەرمایە و تیشکی خۆر ئاوە بەسەر سەرمانەوە یاری بکەین ناخێر ئەبێ کاتێک کە فێرنگەکە یاری بکەین وایە بەڵێ باشە ئێمەی مناڵان یاریە کووردەواریەکان بکەین باشترە یان یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەین یاری کوردەواری ئەی ئافری چووکە یاریە کووردەواریەکان هەمویان وەکو وەرزش وایە بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ساکۆ دەست خۆش مایکەکە بە بە فرمێسک فرمێسک جان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم ئەی یاخوا هەموو کاتێ باشبی فرمێسک ئەو پۆشاکە جوانانە خۆ لەبەرە کردووە بەڵێ باشە بۆچی حەزە لە پۆشاکی کوردیە لەبەرەی جوانە لەبەرەوەی جوانە پۆشاکێکی ڕەسەنی گەلی کووردە وایە بەڵێ ئێمە بێ شانازیکەین بە پۆشاکەکەمانەوە بە ئاڵاکەمانەوە بە نیشتیمانەکەمانەوە باشە وڵاتی ئێمە کوێیە کوردستان کوردستان ئەی ئافرین ئەی باشە ئاڵاکەمان چەند ڕەنگە چوار ئادی ڕەنگەکانم بۆ ببژێرە سوور سەوز زرد بیزەر ئەی ئافرین ئێمە ئەبێ هەموو کاتێ شانازیکەین کە ئاڵامان هەیە کە نیشتیمانمان هەیە کە خاکمان هەیە کە پۆشاکمان هەیە چووکە هەر کاتێک بیانیە کاتە وڵاتی ئەمەوتی کللتورەکەتان چییە تۆ ئەبێ بڵێ کللتورەکەمان پۆشاکەکەمانە کللتوری جوانمان هەیە پێویستە ئێمە فێری گەلانی تریشی بکەین وایە بەڵێ ئەی ئافرین فرمێسک بەڵێ وتە لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین حەزەکەی کە قوتابخانە و تەواو کرد و گەورە بووی ببی بەچی مامۆستا مامۆسا بۆچی لەبەرەوەی وەکو ئەم مامۆسا بە ڕێزانەی خۆ و مناڵان فێری زانست و زانیاری بکەی وایە بەڵێ باشە کە بووی بە مامۆسا حەزەکەی بیتەوە گوندەکەی خۆتان خزمەت بکەی بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵێک قایم بۆ فرمێسک گیان ئەداگیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەیوام سەلام و کاتێ باشبی هەر بشی ئەداگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت ئەی ئافرین ئەدا بەڵێ گوندەکەی ئێوە ناوی چییە شار سێنە شارە سێنە باشە تو ئەزانی واتای شارە سێنە لە چێوە هاتووە ئاسەوارێک بووە بە ناوی ئەو ئاسوارۆنایەنەوە شارستێنە وابزانم واتایەکی تریشێ لە شارستانیەتەوە و شتانەوە هاتووە وایە بەڵێ ئەی ئافرین ئەدا زۆر گرنگە ئێمەی مناڵان ئاوە واتای ناوی گوندەکەمان یان ناوچەکەمان یا وڵاتەکەمان بزین بۆی کاتێک ڕێبوارێک کاتە ناوچەکە و پرسیاری واتای ناوەکی کرد نەڵێ نازانم وایە ئەبێت تۆ بیزانی تو مناڵانی تریش فێرکەی وایە بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵێک قایم بۆ کاکادا ئەداگیان مایکەکە بە شایستە شایستە گیان بەڵێ چۆنی باشە دەنگ و باسە چۆنە هەڵا عیبم ئەی ئەخوار باشبی تۆ لە پۆلی چەنی هەڵا لە پۆلی ششم
لە پۆلی 6 ئەی ئافرین هەر بژی شایستە بەڵێ لە ئەم گوندەی ئێوە بەڵێ خەڵک ئاژەڵداریەکە ئاژەڵ بەخێوەکە بەڵێ چی زیاتر بەخێوەکەن مانگا و مەڕوو بزن مانگا و مەڕوو بزن باشە تۆ سوودی مەڕوو مانگا و بزن نەزایی چییە؟ بۆ گۆشتەکەی و بۆ شیرەکەی و بۆ خوریەکەی ئەی ئافرین باشە ئێوە چی بەخێوەکەن لە ماڵەوە چیتانەیە؟ هەڵا مەڕ مار ئەی گیان باشە تۆ چی پێڵێن بەچکەی مەڕ هینە بەرخ بەرخە هەیە بەڵێ ناون لێ ناوە ئەڵام چی پێڵی بەچی بانجەکە کێ بۆ لاو هیچی پێ ناڵێ ناوەڵا ئای دەناوێکی خۆشی لێ بنێ باشە بەڵێ باشە چپڵەیەکی قایم بۆ شایستە دەست خۆش مایکەکە بە هەنیجان هەنیجان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باش لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئەی ئافرین هەنی بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێن نییە بەڵێ باشە ئەگەر لە قوتابخانە مناڵێک شتێک فرێ باتە سەر زەویەکە تۆ چیەکەی هەڵێگرمەوەیکمە سەد لە خۆڵێک باشە ئەی ڕێنمایی مناڵەکەی هاوڕێوەکەی بەڵێ چی پێڵێ ئەڵام کە شتێکتان بینی خۆڵ خاشا گەڵیگرن ئەی بکەنە. ئافرین باشە کێشەی چییە ئەگەر ئێمە شتمان خوارد و فرێمان نا سەر زەوی یەقەچێکەمان لە سەر زەویەکە بێ ئەخر خاک پیسەکە ئافرین یەک چەپڵی قایم بۆنی مایکەکە ببە فیردەوس فیردەوس بەڵێ فیردەوس یا چۆنی هەڵا باشم دەنگ و باست چۆنە شکر باشم ئەی یاخوار باش بی تۆ لە پۆلی چەنی هیچوار لە پۆلی 4 ئافرین فیردەوس بەڵێ ئادی تۆ چیمان پێشکەشەکەی شتێکمان پێشکەشکە باش شعر گۆرانی چیمان بۆڵی شەعر ئادی بۆ ماڵ قوتابخانە کراوەیە چەند جوان و ڕازاوەیە ژینگەکەی زۆر خاوێنە باکەوەکو ئاوێنە باکەوەکو ئاوێنە گوڵی ڕەنگینی تایە پردار و سەوزەگیایە ئافرین دەست خۆش یەک چەپڵی قایمی بۆ لێبەر مایکەکە ببە هەژان هەژان جان چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باش ئەی یاخوا هەر باش بی هەژان بەڵێ ئادی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی چەند چوار ئەی ئافرین هەژان بەڵێ لەم دەوروبەرەی گوندەکەی ئێوە بەڵێ. ئاژەڵی کێوی لێە بەڵێ چی لێ ئاژەڵی کێوی کەو سمۆرە کەروێشک چەقاڵ ڕێوی کامانەی لێە هەمووی لێ هەمووی لێە بەڵێ ئەیجا کە خۆشە باشە ئەبێ ئێمە ئەم ئاژەڵانە ڕاو بکەین و لە ناویان بەرین نەخێ ناخێر لەبەرەوەی ئەوە سروشتەکەیان جوان کردووە سروشتەکەیان ڕازانوەتەوە ئێمە پێویستە گرنگی بەو ئاژەڵی کێویانە بین و نابێ هەوڵ بین کەس ڕاویان بکە باشە بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆژان مایکەکە ببە هۆزان هۆزان گیان بەڵێ چۆنی هەڵا باش دەنگ و باسە هەڵا باش ئەی یاخوار باش بی هۆزان گیان تۆ لە پۆلی چەنی ئەم لە پۆلی 6 لە پۆلی 6 ئافرین هۆزان بەڵێ ئێرە داروشتی زۆر لێ وایە بەڵێ هەوای ئێرش لە چاو هەوای شارە پێنتر و خۆشترە وایە بەڵێ باشە ئێمە ئەبێ دارەکان ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە لە وەرزی زستانە نەخێر بۆچی سوودی دار چییە کێ زەوی بۆ فێر نەکردوین دار سێبەری دارەکان بەڵێ. ئەی هەوای پاک لە چێوە وەرەگرین لە دارەوە لە دارەوە ئەی لە بەر و بوومی چییە خۆین سێ و ئەوانە لە چیەوە دەستمانەکەوێ لە دارەوە لە دارەوە کەواتە ئێمە لە بری ئەوەی دارەکان ببرینەوە بێت چی بکەین ئەبێ ئاویان بین و بیان چێنین ئەبێ داری زیاتر بچێنین و ئاویان بین و خزمەتیاکەین بۆی ڕێژەی سەوزایی زۆر بێ وایە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئۆزان ناڵەکان بەڵێ من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە بۆیە کاتی بەرنامەکەشمان بەرەو کۆتاییە ڕوا بەداخەوە ئەبێ لێرەیە بەجێتان بێڵم هەتا بەرنمەیەکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خوافیس خواحافیز خوافیس